اتوانێت سەوری لێ بگرێ هەر شروعی پارەسۆلە پرۆفینە پڕۆی تەڕە بۆی بەکاربێنە ئاوی زۆر بداتێ لیمۆی ئەگەر عمرەکەی گونجاوێ لیمۆی بداتێ لیمۆ ئاوی شلتێن و هەنگوین ئەوە باشە لە ساڵێک بەرەوسەرەوە لە ساڵێک بەرەوسەرەوە بیداتێ یە زۆر باشە ڤیتامینسی بۆ بەرگری باشە هەنگوین هەر خۆی دژی مەکرۆبی ڤایرۆس هۆشتانەیە ئەو ئاوی شلتێنەکە بۆ قورگوانی نەرمەکە ئێوە زۆر باشە ئەو ڕۆژە تێکەڵێکی زۆر گرنگم بۆ خەڵک بڵاو کردەوە تێکەڵەکە من خۆم تووشی کۆخە بوو دەرمانم وەرنەگرت بەڵام تەنها شروعی کۆخە مەرگر هەر چاک نەبووە شروعی کۆخە مەرگر هەر چاک نەبووە شروعی کۆخم هەر چاک نەبووە تاسیری شروعی کۆخە زۆر بەقوت نییە بەڵام ڕۆشم گیراوەیەکم گرتەوە بەڵام گیراوەکە پێشی ئەوەم کرد قینمەوە یعنی دژە ئەکسەدەی تێدا دژە ئەکسەدا بۆ هین باش ینی بەرگریت بەقوت دەکات و دژی ڤایرۆسات و ئەو شتانەیە هین بوو چی بوو زەیتی زەیتون بوو لەگەڵ تەحین ڕاشی لەگەڵ چی پێڵە شتە ڕەشەکە ڕەشکە زەیت ڕوونی ڕەشکە لەگەڵ زەنجەبیل تێکەڵم کرد ڕۆژانە سێ مڵاکم دەخوارد ڕۆژانە سێ مڵاک چوار مڵاکم دەخوارد لەوانە وەڵی دەبینم دوای دوسێڕۆ چاومەوە باش استفادەم لێکرد بەڵام نەماسنگم خۆش بووە یان دەڵێم خەڵکەکە پڕ بدات بە شتی هین ینی شتی طبیعی سروشتی یان تۆ ڤیتامینسیت هەیە ڤیتامینسی لە لێمون ئەو شتانەیە ئەیترەوانە ئەگەر هاتوو ئەو شتانی بۆکەی ئاوی زۆر بدەیتێ